لەبارەی ئەم پرۆژەیەوە لەگەڵ بەڕێز کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێر گفتوگۆ دەکەم هەر لە هەولێر میوانی منە کا کارزانی وارەت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونیت لەگەڵم گرنگی ئەم پرۆژەیە چییە؟ بەڵێ ئەم کاتەی ئێوە و بینەرانیش باش بەڵێ لەسەر فەرمان و ڕاستپاردەی جەنابی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی و بە سەربەشتی ڕاستەوخۆی بەڕێز جەنابی وەزیری شارەوانی گەشت و گوزار بڕیاردرا کە ئەم شەقامە لە یەکسادی بکرێتە دوو ساید کە ئەمە شەقامی 120 مەتری بە 150 مەتری دەبەستێتەوە. هەمومان دەزانین بە تەواوکردنی ئەم شەقامە سەند تاسەری شەقامی هەولێر دهۆک دەبێتەوە جۆسایت. هەموو هەر کاتێک هاوڵاتیان هاتوچۆ لەسەر ئەو ڕێگایە دەکەن یاخود بازرگانان و کاسبکاران کە ئەو ڕێگایەکی سەرەکیە بە تایبەت لە ڕێگای هەولێر کە دەچێتە دەواازەی حاجی ئۆمەران کۆمەڵێک لەو 3 کیلۆمەترا تووشی کێشە و کیر و گرفتی هاتوچۆ دەبن بۆی بڕیاردرا بە ئەم یەکسایدە بکرێتە جۆسایت و لە ئێستادا ئەم پرۆژەیە لەلایەن کۆمپانیەکی خۆماڵی جێبەجێ دەکرێت بە ئەندازیارانی سەرۆکاتی شارەوانی هەولێر سەرپەرشتی ئەم پرۆژەش دەکەن و ئەو ماوەی کە دانراوە نزیکەی 3 مانگە. کارزانەمێدەوە بپرسم ینی هێندە نابێت دەستان پێ کردووە و ئەم پرۆژەیە ینی ئەم ڕێگایە قەرەباڵخێکی زۆری لەسەر بوو پێشتر زەختێکی زۆری لەسەر بوو کەی تەواو دەبێت کەی پرۆژەکە دەخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە؟ بەڵێ ئەو پرۆژەیە کە ئەو ماوەی پێشبینی دەکرات ئەگە بە پێی ستاندەرەکان بێت پێشبینیمان دەکات زیاتر لە 6 مانگی پێ بچی بەڵام وەکو باسم کرد لەلایەن کۆمپانیەکی ناوخۆیەوە جێبەجێ دەکرێت بۆ پلانێک کە دانراوە کەمتر لە 3 مانگ ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت بەڵام بە خۆشحاڵیەوە کەمتر لە مانگێکە دەستیان بەکار کردووە ڕێژەی ئینجازی پرۆژەکە ئێستا نزیکبووەوە لە 150 لێ ئەوەی پێشبینی دەکرێت بەڵێ ئەوەی پێشبینی دەکرێت بە ماوەیەکی قیاسی ئەو پرۆژەیە تەواو بکرێتت و کارەکان بەڕێکوپێکی بە پێیستاندەرە هەندەسیەکان ئەو پرۆژەی دەچێتە بواری جێبەجێکردن چ لە ڕووی فەرشکردنەوە یاخود تەسوێکردن و ئەوەی ئێستاش بەڕێستان ئەگە سەردانی شوێنی پرۆژەتان کردووە دەست بەکاری کرد تاوکردنی تەبەقەی یەکەمی ئەم شەقامە کراوە. بەڵێ کا کارزان بێگومانم ئەم جۆرە پرۆژانە کە دروست دەکرێن ئەم ڕێگەوبانانە بێ بربەست نابن واگەدارین کە هەندێک بربەست هەبوو ئەوانەتان چۆن تێپەڕاند؟ بەڵێ ئێمە دوای ئاگادارکردنەوەمان کە ئەم پرۆژەیە دەچێتە بواری جێبەجێکردن لەبەر گرنگی و هەستیاری ئەم پرۆژەیەش وەکو باسم کرد بە تەواوکردنی ئەم جۆسایدەدا تەواوی ڕێگەی هەولێر دۆک دەبێتە جۆسایت بۆیە لەلایەن تیمەکانمان لە سەرۆکاتی شارەوانی هەولێر و بەڕێوەبەرایەتی شارەوانی دوو و گشت لایەنە پەیوەندیدارەکانی وەکو قایمقامەتی هەولێر پارێزگای هەولێر هەموو ئەو بربەستانێک کە هەبوون بە سوپاسی شەوە لێرە دەمەوێ سوپاسی هاوڵاتیان بکەم کە هاوکارمان بوون بەلادانی بربەستەکان و هەمومان دەزانی بە تەواوکردنی ئەو زادەیە دەبێتە دەواازەیەکی جوانی شاری هەولێر بۆیە ئەو پرۆژانێک کە دەکەونە سەر ئەو شەقامە پلانمان لۆدانراوە کە بە شێوەیەکی شارستانی یاخود ئەندازیاری دەست بە ئەو بربەستانێک کە هەڵگیراوەتن یاخود سیانسی پرۆژەکانیان هەڵگیراوە بە شێوەیەکی ڕێک و پێک و ئەندازیاری بە سیمایەکی شارستانی دروستی بکەنەوە. ینی وتە دەبێتە دەواازەیەکی جوانی هەولێر کەواتە ڕێگاکە تەنیا پرۆژەیەکی دوو سایتکردنی ڕێگاکە نییە بەتەمان کە دەواازەیەکی جوان لە نێوان هەولێر دهۆک دروستکەن؟ بەڵێ کاری ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی هەولێر تەنها ئەوە نییە کە شەقامەکان دروستکەن بەڵکو ئەو دەواازانەی هەمانە هەموو دەواازە سەرەکیەکان کە دێنە ناو شاری هەولێر پرۆژە و پلانمان لۆدا هەیە بتوانین پرۆژەیەکی یاخود سەوزکردن و سیمایەکی شارستانی زیاتر بە شارەکەمان بدەین. زۆر باشە. ئەگەر پێم بڵێیت گرنگی ئەم پرۆژەیە چییە لە کاتێکدا کە تەواو دەبێت و وەک ئاماژەمان پێکرد کە ئەو زەختە زۆرە لەسەر و شەقامە نامێنێت کێ لەمە سوودمەند دەبێ؟ بەڵێ ئێمە بە سوپاسەوە ڕێزا جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرە ڕای هەبوونی گرفتە داراییەکان بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لە کامیلەی نوێیەم لە گەیاندنی خزمەتگوزاریەکان نەوەستاوە. یەکێک لەم خزمەتگوزارەیە کە ئێستا بەڕێستان باز دەکەن ئەو جۆسایتکردنی ئەو پرۆژەیە ئەو تەواوبوونی ئەو پرۆژەیە تەنها هاوڵاتیان تێدا سوودمەند نابن کە ئەوانەی دەچێنە هاتوچۆ لە نێوان شاری هەولێر و دهۆک دەکەن بەڵکو
داکو باسم کرد کار ئاسانێکی تەواو بۆ بازرگانان کە بەو شەقامە بەکاردەهێنن ئێمە لەو ماوەی کەمتر لە مانگێکە و ڕێگایمان داخستووە ڕێگای بەدیلمان دیاری کردووە زۆر جار هاوڵاتیان سەردانیان کردوینە کە پرسی وەیان کردو ئەو شەقامە کە دەکەی دەچێت تەواو دەبێت کە خۆتکەینی کۆتا کارەکانی کۆتایی دێت چونکە باز لەوە دەکەن ئێستا لە ئێستادا ڕێگەی هاتوچۆی کاسبکاران زاستەم بووە دوای تەوابوونی ئەو پرۆژەیە نەک بەڵکو بە کۆدەڵی هەم لە ڕووی اقتصادی و هەم لە ڕێی ماوەوە بتوانن بە زووترین ینی ماوەیەکی کەمتر هاتوچۆ لە بینی شاری هەولێر یاخود دهۆک یاخود حاجی ئۆمەران بیکەن. دەست خۆش سپاس دەکەم بە ڕێز کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێر میوانم بووی.